ڕۆژانە خوێنمەوە خۆشەویستان ئێستا کێشەیان چییە لە هۆڵندایە ئەوەی کە ڕەگەزی نێرە خۆیەکە بە مێ یان مێ خۆیەکە بە نێر لە مەسائلە کە نەخۆشەکەون هەندێک دەرمان هەیە بۆیان نابێت بۆیان نابڕێس بە نمونە پیاوێک چێ خۆیەکە بژن کێشەی سن و بەرۆشی ئەبێ کێشای شوێنەکانی خواردنەوەی تری ئەبێت باشە ئەم دەرمانانەی کە هەیە کە بۆژن ئەبێ بۆ پیاوەکە بۆشکرە نابێ ڕەگەزەکان ئەوەی لێ هاتووە باشە ئێستا کێشان ئەوەی ئەڵێ نازان چ دەرمانێ بۆ ئەوانە بەکاربێنن چونکە تەسیری خراپیان لەسەردا هەیە ئەمە هەر لە خۆ قسە ناکەم ها بۆ هەموو ئەم قسانە بەڵگەم هەیە بەڕاستی بەڵگەم هەیە بەڵگەی توبی لە هۆڵندا خۆشەویستان بابە ئێوە بڕاتان بەخوا نەبێ ئازاد بەڵام دەستکاریکردن خۆ باڵتان بە سروشت هەیە خۆ باڵتان بە تاقە هەیە ئێ دەستکاریکردنی سروشت بەڕاستی نامرۆڤانەیە ئاخر گەلانی ئەوروپا هەروایان کرد بۆیە حاڵیان زۆر جوانە لە سەدا 45 تا 50 خەڵکی ئەم هۆڵندایە نەخۆشی نەفسی هەیە هەموو ئینسانەکانی ئەم ئەوروپایە تەنها لە ئەڵمانیا زیاتر لە 25 ملیۆن ئینسان تەنهایە هەمووی بووە بە هاوڕێی سەگ باشە خێزان نەماوە هەمووی لەبەر یەک هەڵوەشاوە کوردەکانیش لە ئەوروپایە زۆربەی زۆریان لەبەر یەک هەڵوەشاوە نەکو خێزان ئینسان وای لێ هاتووە بە یەکەوە هەڵ ناکە تاکو تەنها کەوتۆتەوە ئەمە چی ئینسان یان ژن ئێوە باسی مافی ژن لە ئەوروپایەکەن ئەسڵەن شۆڕشی ڕۆشنگەری شۆڕشی فەڕەنسا گەورەترین زەربە بوو کە لە ژیانی و لە کەسایەتی ژندرا لە ئەوروپایە بەڕاستی هەتا ئێستا لە ئاسی دنیا ژن لە ئەوروپایە چەوساوەترین کائینە کە تا ئێستا من خوێنی بێتمەوە ویان بینی بێت باشە مناڵی ئەبێ ماڵ بەڕێوە ئەبێ ڕۆژانی ئیشکات ئاوەسکێتی ئەبێ ئیشکات باشە هەموو شتێکەکە لەگەڵ پیاوەکەی شێشتا فرێ ناکەون زۆر ژنیش هەیە تەن دوو ناسێ مناڵی هەیە مێدی نییە هەمووشی ئەبێ خۆی بیکە بەڕاستی ئەبێ ژیانی مناڵەکانی دابینکە ئەبێ ئیشکە ئەبێ پەروەردەیانکە بیان بە بۆ مەکتەب هەر ڕاکەڕاکێتی فرای هیچ شتێک ناکەوێت کوا ژیان لە ئەوروپایە بۆ ژن ماوەتەوە کاکە کوا ژیان بۆ ژن ماوەتەوە ژن لە ئەوروپا قوڕی کراوە بەسەر والله زۆربەی زۆری ژنانی ئەم ئەوروپایە خواخوایانە پیاوێکیان دەستکەوێ پیاوەکە بڵێ تۆ لە ماڵەوە دانیشە ئیش مەکە من خۆمیشەکەم بەخێوتەکەم وەکو لای خۆمان مەمنونە بە پارەی کڕن شتیوان دەست ناکەوێت بابا ناکرێت تۆ خۆ گەی بدەوێ هەموو کۆمەلگا بکەی بە گەی کاکە ناکرێت تۆ خۆ دزی بدەوێ هەموو کۆمەلگا بکەی بە دز گەی دزی بۆ خۆتی تەوا وەز لە خۆکەی بێنی باش نییە من ئالەمانە تەمان خۆتان زان من خۆم لە شی شخصی هیچ کەسێ نادەم بەڵام لەمانە ژن ئەناسم چواشی کردووە خۆشەویستانی من باشە هەمووشی بە ڕەفیقی براکەی کردوێتی ڕۆژێ براکەی بانی کردوتبی ئەڵێ بەسە ڕەفیقم نەماوەتە تاقی کردوێت بەخشکەی وتبی ئێ تۆ بەم حاڵەوە ئەدێ دابنیشی ژنان لە کوردستانە ڕزگارکەی چاوەکەم خۆڵا ڕزگار ئەمانە بە ئاشکرا ها باسی شتی ژێربەژێر و نهێنی ناکەم آخر ئێوە مدافعی ئازادی و مافی مرۆڤ و ژن و دیموکراسی بوون بۆیە کۆمەلگای باشوور ئاڵادا ڕستاوە هەمووتان یەک شەو ناتوان بەبێ ئارەق بخەون هەمیشە ئەبێ بە سەرخۆشی بخۆن هەمووتان بە ڕۆژناوە نووسستانەوە بە نووسەتانەوە بە فێمینیستانەوە ئەبێ شەوانە بە سەرخۆشی بخەون ئەگەر ناتوان بخەون تۆ فێمینیستی دەست خۆش کار لەسەر چەمکی جێندەر ئەەکەیت دەستەکان خۆش پشتیوانی لە هۆمۆ لێزبیان و ئەمانە ئەەکەیت ئەمە کەیفی خۆت و بیکردنەوەی خۆت مافی خۆت باشە تۆ پشتیوانی لە هاوڕەگەس باز ئەەکەی کەفی خۆت منیش کە نایکەم کەفی خۆت ئێستا من نەکو ئارام ئەحمەد پشتیوانی ناکەم لە لێزبیان و هۆمۆ و نێربازی و ئالم بابەتانە خۆ عەقڵشم بەوە ئەشکێ لە باشووری کوردستانە نێربازی هەیە بە درێژایی مێژووی کۆمەلگا بەشەریەکان هەر هەبووە کچ و کچ هەر هەبووە نێر و نێر هەر هەبووە لە کوردستانە پیانەوە هەتی باز و نازانم ئەو قسە قۆڕ و قسە پوشانە کە من لەگەڵ ئەو دەسەواژەیشان نیم بەڕاستی ئەمانە هەر هەبووە بەڵام ئەم کۆمەلگای ئێمە هەموو ئەوانە نێرباز نەبوون بنمونە باشە کۆمەڵی خەڵک بووە کەپتی سێکسی لەو کۆمەلگا داخراوانە هەیە ژن نییە سێکس نییە ئەچن پەنا بەوە بن پەنابەر بە ئاژەڵە بن بەمانە ئەبن هەر بۆیە زۆربیان کە ژنە هێن دوای وازە عادەتە قۆڕا هێن بەسەی نێربازی لە ئەفغانستان لە هەموو کۆمەلگای داخراوە ئەوانە زۆرە من ئەمانە بینم باشە بەڵام من دیفاعی لێ ناکەم من بانگەشەی بۆ ناکەم من ناڵم خەڵکی ئازادە بڕۆن بۆ خۆتان چێکت بیکرد من ئەوە داڵم بەڕاست باشە من وەسەتم ئەو خۆی وایە مافی خۆیتی نەقم بەسەریەوە چی تەواو ئەم دیاسەی من هۆمۆ بێقم بەسەریەوە نییە کاکە بەڵام من تێکەڵاوی ناکەم حەز ناکەم ڕەفیقم بێ بنمونە منش مافی خۆمە بەڕاستی کاکە من نامەوێت کابرایەک هۆمۆ بێ ڕەفیقی من بێت بە زۆر نییە کاکە تۆ دە بە زۆر بیکە بە ڕەفیقی من نامەوێت تەواو من تۆ چۆن مافی خۆتە منش مافی خۆمە کاکەش تەواو
ئێوە ئەتانەوێ وا بانگەشەکەن هەمومان وەکو ئەوە بین ئەمە قابلی قبول نییە ڕاستی تۆ ئەوەت ئەوێ کەفی خۆتە من نامێ کەفی خۆم ئازانی هەرەمەیە باش من وەکو تۆ هاوار ناکەم بڵێم من پشتیوانی لە کۆمەڵگای هاوڕە گەسخوازیەکەم کۆمەڵگایش خۆشەویستە هاوڕە گەسخوازی باشە ئاخر هاوڕە گەس باس جیاوازە لەگەڵ هاوڕە گەس هاوڕە گەس باس ئەو کەسەیە کە حەزی لە هاوڕە گەسی خۆیەتی جاشە دەر بچی بێ بەڵام هاوڕە گەس خواز ئەوانەیە کە خواستیان ئەوەیە ڕەنگە خۆشی ئەوە نەبێ بەڵام ئەڵێ ئازادە بکەن چێ کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا کەناڵی BK4